وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میروارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. دوێکە ناو نریاگە بە ناوە ساڵڕۆژە ئەنفال و ئێمە لە ساڵانە ڕابردووە محاولەمان کرد هەروەکو چۆن دادگاهە قیامەتیانە هەڵەبجەوە تریبوناڵە هەڵەبجەمان بەڕێوە برد لەبەرەوەی ئارشیڤێکی مێژووئی دروست بکەین بۆ ئەم مردمە کوردە و بۆ جەهان محاولەمان کرد کە دادگاهە ئەنفالیانیشمان بوێت. هەروواکە لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە لە گۆشەگەلە جۆرا و جۆرە ئەم جنایەتە کۆریاینۆ محاولەمان کرد کە لە ئەنفالیانیش هەمان کار بکەین، ئەمما بەداخەوە بە دەلیلە بەشدار نەبوونە کەسانێک کە بەناو خۆیانیان منتەسەبە بە ئەنفال ئەزانی ئەم مەسئلە بەردەوام نەبوو. ئەمە ئەبێتە هەوێنە ئەوەی کە ئێمە فکر بکەین و پرسیارگەلێکی گەورەمان لەلا دروست بێت. ئەگەر مردمێکی زیندوو بین، نازانم دەنگ بۆ خراپە، ئەگەر دەنگ خراپە کە من ئەم دیبەیتە دابخەم و سەر لە نوێ بیکەمەوە، دەنگ خراپە. پس دەنگ خراپ نییە. ئەژێ لە سەردەمی شەڕ جەهانیە دووەما کە یەهودیەکان و جوولەکەکان ئەشویتس و هۆلۆکۆستیان بەسەرۆهات، دوای ئەم ئەتفاقە یەهودیەکان کۆبوون و پرسیاریان کرد خوا لەکوێ بوو وەختی ئێمەی یەهودی ملیۆن ملیۆن ئەکوژیین. هەر ئەم پرسیاری یەهودیانە لێو دوان نمودی پەیا کردو لەم شعرە شەشمەنی پەنجقەرانانەی دەستکردەکانە ئەم بەرادەرانە دەستکردە نۆکەران و ماستاوچیانە نظامە سوڵتە، وەکو ئەوەی کە هاوارە ئەم جارت کوردستان بارەگای خودای تەزاند و ئەرشی داگیرکەری هەژاند و ئەلەم قسە شەشمەنی پەنجقەرانانەی ئەحمەقانە. هەر بۆیە ئێمە گەرەکمان ئەمڕۆ بەڕوانگەیەکی ترۆ بنوارین. پێشووتری شوتمان سەرزەمینێ وەختی گەرەکتە بیکوژی ئینسانی دانسقە و زاتە یەکدانە و ئینسانی نوخبەی تیا بکوژە و دانیشە ئینسانە نوخبەیە دەستکردیان بۆ دروستکە تا لە چوارچێوەیە سیاسەتەکانت تۆوە هەڵس و کەوتکە. دوێکە ئاگادار بووم لە منتەقەیە چەمچەماڵ وەزیرە شەهیدەکان و ئەنفالەکان چوو قسە بکە نەیتوانی قسە بکا و خەڵک بە دەستکەوتێکی گەورە بۆ خۆی ڕقەمیدا. سەوارە بەر ناڕزایەتی و نەبوونە کارەبا و نەبوونە ئەرزە و موچە و قەرەبووکردنەوە و قەرەبوو نەبوونەوە، ئەمە کریا بە ئێعترازاتێک. بابزانین ئیراد و ئشکالە ئەمەوا لەکوێیە و بۆ ئەم جۆرە بەرپەنگ خواردنەوە بەردەوام ئەوێ گەورەتر ئەوێ هەتایە خراپتر ئەوێ و ئەم ژیانە ڕۆژ لە دوای ڕۆژ چکۆڵەتر و نگریستر و گەنتر ئەوێ. بۆ ئەم اتفاقاکەفێ لەسەر چی ئەم ڕووداوە ڕوو ئەدا؟ بزانن لەم سەرزەمینە ئێمە لە ڕێگەی میدیاوە اتفاقی کەوتگە و ئەم اتفاقە ئەمەسە: تۆ دەم ئەەکەیت و لەم میدیانە ئێژن خەڵکە ڕەش و ڕوود، خەڵکە هەژار و فەقیر، خەڵکە ڕەش و ڕوود، خەڵکە نەفا، خەڵکە برسی. خەڵکە ڕەش و ڕوود لە هیچ کوی دنیا هیچ ڕاپەڕینێک ئاخێزێک و قیامێکی نەکردە و هیچ وەختیش نایکە. ئەمە مەسئلەی ئەوڵە. مەسئلەی دووەم ئەمەسە حاکمیەت خۆی بەڵایە و سەرە تۆ تێرێت
خۆیشی ڕێگەی قەرەبووکردنەوە بە تۆ نیشان ئەدا بە ئیکراه و بە سەبر و تەحمل و بە بەهایەکی سەنگینەوە بە تۆ بە شوێن چوونەوەی ئەم ڕێگەی قەرەبووکردنەوە نیشان ئەدا. بۆ خاتری ئەوەی کە لەمانە تێبگەین کە من گوتم و کەلەی سەرمان نەماسێت بەحسەکە خەریکە بەرەو کوێ ئەڕوات، من محاولە ئەەکەم ئەمە لە دەقایق پێشەڕوو بۆ ئێوە بکەمەوە. بزانن هیچ دەستگاهێکی سڵتە ناتوانێت بە سرفە چەک و ئەسلحە و نیروی ئەمنیەتی بەسەر مەردمێک کازاڵ بێ. مثال بم، ئەگەر ئەوانەی دوێکە لە چەمچەماڵا بوو پەلامارە وەزیرەکەیان بدایە بە 12 نەفەر، تۆ بێژە 20 نەفەر، تۆ بێژە 100 نەفەر، هێزە ئەمنی هەم خۆیان ئەکوشت هەم هێزە ئەمنیەکە. بەڵام نە ئەو پەلاماردریا نە هێزە ئەمنیەک اتفاقێکی بۆ کەوت. بۆ خەڵکەکە بە من نەگەیگە، بۆ خەڵکەکە بە من نەگەیگە کە ئێشێ بەسەر جنازەی ئەمانەوە تێپەڕێ. یا ئەمەی کە کارکردە حکوومەتە هەلێم وا لەکوێ، کارکردە دەوڵەتە کۆرپۆریشنیە یەهود ئێرانی وا لەکوێ، کارکردە ئەمانە چییە؟ بۆ ئەمانە تا ئەم دەقیقە ماگنەسەوە لەسەر خەڵکە بۆ ئاخێز ڕاپەڕین ئینقلاب و قیام ناوێت؟ بۆ ئەم اتفاقە ناکەفێ. بۆ تۆ دانیشی گوێ ئەدەی لەم ساختارانەی بەناوە ئۆپۆزیسیۆنە عێراقی و تورکی و ئێرانی گشتی باس لە بەش ئەکات لە دەسەڵات، گشتیشی پێی وایە فرەقسەیەکی حەکیمانە ئەکات. ئێژێ ئێمە حاکمیەتمان پێ ناخرێت، حاکمیەت بە ئێمە لە بین ناچێت. بۆ ئەمسالە شێخ جەعفەر و بۆ ئەمسالە مەلا بەختیار و بۆ ئەمسالە مەسعود و مەسعود مسەفا خۆیان بە دەنگ بەرز هاوارەکەن، جنایەتکارن و ئینسانیان کوشتگە و دزی ئەکەن و فزی ئەکەن و نادروسی ئەکەن، کەچی هەر هەنووز ماگنەسەو لەسەر جێگەی خۆیان و وەتەکانیان نەخواردکە. ئەمە سوالە. هەروەکو چۆن جوولەکەکان پرسیان ئەرێخوا لەکوێ بوو وەختێ مردمی یەهود ملیۆن ئەکوژیە؟ وەکو ئەو پرسیارانەی کە ئەو شاعرە ئەحمەقانە هاوردگیانە و کردیانە بە شعر و بە ئێمەیان داگەسەوە. بزانن مەبنای هەڵسوکەوتی ئێمەمانان، بنەمای هەڵسوکەوتی ئێمەمانان لە چۆنیەتیە باوەڕەکانمان، ناسینی دەوروبەرمان سەرچاواگرێت. یعنی چۆن؟ یعنی ئیستە من 40 ساڵمە، ژیانیش دەرفەتێکی تایبەتە کە هەر ئینسانێک لە تەمەنێکی کورتە تەجروبەی ئەکا. بزانن حەدەمیانگینە تەمەنە ئینسانێک 80 ساڵە. من ئیستە نیوەی ئەو تەمەنەم تێپەڕ کردەکەم. بەبوون من و ئەم دنیا بۆ من معنای پیا کردگە، بە مرگ من و ئەم دنیا بۆ من تەواو ئەوێ. تەمام ئەمانەی کە ئەم دنیایانە دروست کردگە و ئەم چوارچێوەیانە دروست کردگەوە ئێمە کەوتگینە ناوی کەسانێک بگون وەکو من و تۆ بەشەر بە تەمەنێکی مەحدودۆ وەکو من و تۆ. بۆ من و تۆ هیچ وەخت هەستە بەو باڵغ بوون و گەورە بوونە ناکەین کە ئەتوانین لە دەرفەتە ژیانە ئینسانیمانە هەموو اتفاقێکی و هەموو ڕووداوێکی قەشەنگ دروست بکەین. بۆ خاتری ئەوەی کە ئێمە ئەسڵەن فکری پێ ناکەینەوە، ئێمە محاسبە کریاگین لە هەنێک تا قورس بووین. ناتوانین باوەڕ بەوە بکەین کە بالئەخرە ئەم ژیانە هەرم تەجروبەسە کە من ئەیکەم و پێشم وانییە کە کەس لە من عاقڵ تروێ، پێشم وانییە کە کەس لە من دنیا دیدە تروێت، شایستگیە زیاتری بوێت. تەوەجۆ فەرمونون وەلێ ئێمەمانان فکرەکەین کە ئەم جەهانە یەک نەفەروگە و ئەم جەهانە ملیارد ساڵ عمرێسی و عمر بچووکە ئێمە و میزانە علمە سەخیفە ئێمە چارە ئەم تەجروبە
ناکە بۆیە هیچ وەخت ئەو متمانەی دەرونیمانە نییە خۆ بنوێنین و خۆ دەربخین ئەکسەریەتە بەشەریەت واسە. ئەکسەریەتە بەشەریەت واسە. ئەمما بابێنە سەرە مەسائلێک کە من مەترەحم کرد. بزانن ئێران، تورکیا، عێراق مەفاهیم و چمکگەلە ئینتزاعی خیاڵی و فکرین. وەختی کەسێک ئینتزاعەکە ئەشی لەم ئینتزاع بە تەعەیون بگات یا بە مەسائل مادیە قابلە بینین و مشاهدە بگات. تۆ وەختی مەفهومە ئێران دروست ئەەکەی ئەو جارتێ ئینسانە متەکەسرە لە تەعەیوناتە ناو ئەنی ئینسانە ئێرانی. ئەمە تۆ لەگرا سادە سازیەکە کرد. لەم سادە سازیە بزانن ئەم معجزە فقط لە زوانە ئەتفاقەکەوێ و فقط لە خیاڵە ئەتفاقەکەوێ. ئێمە چونکێ گەگرینە دەسەوە بەناوە ئینسان. ئینسان زۆری هەز، بۆری هەز، کوڕەخاسەی واتیا، کوڕەخراوەی واتیا، نێری واتیا، مێی واتیا، کاورای زەریفی واتیا، کاورای ناشیرینی واتیا، کاورای لودزری واتیا، متەکەسرە لە تەعەیوناتە. خاسی واتیا، خراوی واتیا، ڕەش و ڕووتی واتیا، کوڕەخاسەی بەمەچەکی واتیا، ترسە زاوری واتیاش، ئینسانە شەجیعە دلێری واتیا، یعنی بەرزی واتیا، کوڵی واتیا. ئینسانەکان تاک بە تاکیان دارایە تەعەیوناتێکی متەکەسرن. بەڵام تۆ فقط بە ئینتزاعێک و بە چمکێکی زوانی هەمووی ئەمانە سادە سازی ئەەکەی و لە مەفهومە ئینسانە ئەیان دەیتە دەرەوە تا بۆت قابلە بەحس بوێت، تا بۆت قابل دەرک بوێت. لێودا وردە وردە تێیتە خوار و شکلەکان و قیافەکان و تەمەدونەکان و ئەمانە وردە وردە ورد ئەەکەیتەوە. تۆ کولێکی ئینتزاعی تەز بەناوە ئێران کە تێتە ناوە جزئێکی ئینتزاعی تر بەناوە ئینسانە ئێرانی. ئەو ئینسانە ئێرانیە لە مؤسسات و یاسا و قانونا سەیرەکەوە تەبدیل لەوێتەوە شەهروەند تا لە کولێکی ئینزمامی مادیە بەناوە وڵات متەجەسم بوێت یا تەجەسم پێیاکات. تاگراگەر حاڵیمان بوو تازە ئەفەهمین ئەمە ڕەوەندێکە کە وەختێک دائەنێن عیدەیەک ئینسانی پێکۆت و زنجیر ئەکەن لەم مەسئلە کۆت و زنجیریەکەن. ئێستا با بزانین مەفهومە ئینتزاعی ئێرانی ئێمە لە چیە بەرابەر ئەکاتەوە. ئێمە منزورمان لە ئێرانیەت چییە؟ مەفهومە ئێرانیەت ئێمە لە ڕەعیەت بوونە، ئێمە لە ڕەعیەت بوونە بەرابەر ئەکاتەوە. تاگرا متوەجه بووین ئێرانیەت یعنی چی؟ یعنی ڕەعیەتی. بعد شێوەیە مۆدەرنە ئەم ڕەعیەتی ئەوێت و چی؟ ئەوێت و سیتیزەنشیپی، شارۆمەندی. بابێنە سەر چمکە کورد. چمکە سادە سازە کورد چۆن خۆی متەجەلی ئەکا. کورد یعنی ئینسانەوە پەراوێز خریاک، ئینسانە دواکەوتک لە مەنزەرەکێ لە مەنزەرە ئەحزاب، لە مەنزەرەکێ لە مەنزەرە ئلیتە تا بە ئیمڕۆیە کورد تا بەر لە ئاخێز. خب ئێستا ئێمە لە چیە بەرابەرین وەختی ئێژین کورد؟ لە تەعەدا پێکریاگیە بەرابەرین، لە کوژیانە بەرابەرین، لە دواکەوتگی و برسیبوونا بەرابەرین. چمکە کورد ئێمە بەرابەر ئەکاتۆ لە کۆڵبەریە، لە تەعەدا پێکراویە وەکو نادیا موراد، لەوەی کە چارە هیچ کەسێ لەم دنیا ناکەین، لەوەی کە فرە دواکەوتگین،
لەوەی کە ژن کوژین، لەوەی کە خەتە نەکەرین، ئێمە گشتمان لەمە بەرابەر بووگینەوە. ئیجا وەختێک ئێمە ئێژین کوردین لە ناو عیدەیەکا کە کورد نیەن، ئەوەمانە تێئەگا فەورەن ئێشێ ئەم بەرابەریە کووردە کە لە نگریسی و تێ هەڵبریاگی و بۆگەنی و بێدەسەڵاتیە یەکسەرە دروستی کاتەوە. ئەکەوێتە پاساو هاوردن تا کابرا وەڵامی بداتۆ بڵێ کورد پیای خاسیشی واتیە، وانییە. بۆ لەبەرەوەی مەفهومە کورد لە بۆگەنی، لە دواکەوتووی، لە قەتیسماگیە بەرابەر بووگە. وەختی تۆ کولێک دروست ئەەکەی لە زوانە دیمانەیەگە خاتە بەرچاوەتەوە. بۆ قیامێکی سەراسەری دەست پێ ناکە هیچ وەخت لە وڵاتێک، لە دەوڵەتێ، لە کۆمپانیە بەناوە ئێران. بۆ خاتری ئەوەی کە مردمە ئێران بەرابەرن لە ڕەعیەتیە، دەرنەتیجە نابەرابەری ناوێنن لە جامعە، گشتی ڕەعیەتەوە کوڕی. ئەی کورد بۆ نەیگەرەکە ئەم دنیا بگرێ، چمکە کورد تەوەسوتە حیزب دموکرات، قازی محەممەد، عوبەیدوڵڵای نەهری، مسەفای ئەو سەلامە بە ئەو سەلامە جوولەکە، جەلالە حەسامەدین، عەبە ئۆجالان چمکە کورد بە سەخیف و پەراوێز خریاگ، دواکەوتگ، دووگم، نەفام، بێعەقڵ پێناسە کریاگە، بەرابەر کریاگە. ئێمە گشتمان لە بلاهەت و خوێڕیگەریە بەرابەری، بۆیە تەحمل دانەیە ئینسانە گەورە لە ناو خۆمانە ناکەین. بۆیە وەختێ ئێژین ئینسانە کورد، یعنی ئینسانە سەروەر، کوردەکە پەلامارە داژەکەی واسە بەڵگە بینە، بەڵگەت هەست، بەڵگە نییە، بەڵگە بینە، بەڵگەت هەست، وانیە. ئەمە کێ ئێژێتی؟ ئەمە حیزب دموکراتی ئێژێتی، ئەمە پەکەکەی ئێژێتی، ئەمە پارتی ئێژێتی، ئەمە یەکەیتی ئێژێتی، ئەمە ئەوانەی کە ناویان ڕۆژنامە وان و پسپۆڕ و پرۆفسۆرە دانشگاز ئێژێتی، چون ئەو پێگەکەی خۆی لەدەست ئەدات، چون ئەو ئێمەی بەرابەر کردگە لەم کوردەی وا وتم پێتان. ئەم کوردە هیچ وەخت نەقیامەکە، نەڕائەپەڕێ، نەخیاڵە گەورەی هەز، نەکەس تهدیدەکە. ڕەونەقی وا لە چییە؟ وا لە ئەمە. تۆ هەر ئەمە تکرارەکەیت و تکراری ئەەکەیت و تکراری ئەەکەیت و تا دەرونی و ئەوێتەوە بەناومە بوو ئەم ئینسانانە. بزانن ئاخێزە کوردەوارە سەربەخت و خۆ وەختی ڕوبەڕووی ئەمانە بووە لە مەقامە پێگەی کوردانی خۆی ڕوبەڕوویان بوویەوە. بۆیە پرتەوبۆڵی ئەمانە گشتی ئەمە بوو، ئەو بۆ حەملەمان پێیەکەی، ئەوە بۆ لێمان ئەدەی. ئێمە هەر خوێڕین، ئێمە لیاقەتمان کۆڵبەریە، ئێمە ئینسانە فازڵێکن کە کۆڵبەریەکەین، ئێمە ئینسانە فازڵێکین کە خائینێکی دموکراتین، تێ هەڵدریاگێکی کۆمەڵەین، فاسدێکی پەکەکەین، بێشەرەفێکی پارتیوێکێتین، ئەوە بۆ احتراممان ناگری، زەربە سەفرمانەکەی. بۆ خاتری ئەوەی کە تۆ ئێمەت بەرابەر کردگە لە گەوادی خۆتە، لە بێشەرەفی خۆتە. مەفهومە کورد لە لایەنە تۆوە و تەوەسوتە تۆوە بەرابەری سازی کریاگە بە دواکەوتگی، بە نەفامی. لەزا ئینسانە کورد هەستە بە بۆگەنی خۆی ناکە، چون گشتی وەختی ئێژی کورد گشتی تەجاوزی پێکریاگە، وەختی ئێژی کورد گشتی تەعەدای لێکریاگە، وەختی ئێژی کورد گشتی بێعەقڵە، وەختی ئێژی کورد گشتی دواکەوتگ و نەفام و بۆگەنە. لەما کە گشتمان هەین تۆ چتە قەشەنگێکە، مەرگ ئەگەر گشتی وێ چتە قەشەنگێکە. تاگرام متوەجێ بووین؟ خب بابێنە سەر ئەنفال. کاورا تەمامە خانەوادەی قڕکریاگە، کەسی نەماگە، خۆی ماگە سۆ و ئەقڵە بۆگەنی. ئیستە گەرە کێسی بزانێ چۆن ئەم دایک و باوکەی نەختۆ بکاتەوە. حاکمەیەت پێی ئێژێ بێ با قەرەبووکەین و 20 میلیۆن دینارە پێبین، بێ با مەعاشە پێبین، لە چەپۆڵەمە کە ئەو خۆی ئەخاتەلاوە کە سوکارم مردگن شەهیدمان نەداگە وامانە پێبێتە. کورە تۆ نە شەهیدە داگە، تۆ نە گەورەی،
نەحیچێک هەی تۆ حرمەتە خوێنە حیچ کام لەمانە ناگری بۆ تۆ خەتات نییە مقەسر نییە نەوەی کە سەخیف کریاگی بە تۆ وتیانە تۆ محتەرەمی حەقە قسەکردنە هەز کە ئەم جۆرە قسە بکەی ئێمە بەرابەرین لە چییە لە تەعەدا پێکریاگیە لە کزۆڵیە لە نەفامیە لە بێعەقڵیە لە برسیەتیە لە فەقیربوونە دەی ئینسانە فەقیرێ برسیە بێ هەمە چیزە نەفام لەکوێ فقط دەتوانێت قسە بکە لەو جێگەی حاکمیت پێی وتکەم قسانە بکەی قەشەنگە بێژە کزۆڵم و مەقامم داگە و شەهیدم داگە و بێتابانانە پێبین منیش بڕۆم لەوێ دەنگم دلێرکەم بەم دەسەی کە وتم لە هیچ کوێ دنیا هیچ پیسکەیە ئینقلابی نەکردگە ڕاپەڕینی نەکردگە بۆ ئەرەستوو ئێژێ ڕاپەڕین دوو بەشی هەست بەشێکی عامی هەست بەشێکی تایبەتی هەست بەشە عامەکەی خەڵقیکە خەڵک زەمانێ ئەیکا کە هەستە بە نابەرابەری ئەکا دێ خەڵکە ئێمە هەستە بە نابەرابەری ناکە بۆ چون گشتی کۆیلەس گشتی بندەسە ئیستە تۆ ئەزانی وەختی ئێمە حملەمانە کرد ئەمان و زوانە خەسیاگە فاسۆمیە ئێوە وەختی ئێژی کورد هەزاران ساڵ بندەسە ئەوە دایک و باو کە تۆس هەزاران ساڵ بندەسە ئێمە هەزاران ساڵ بندەست نەوگین متوجه بوون وەختی ئەمانە تێن ئێژن ئێمە هەزاران ساڵە بندەسین و مێژوو واسە و ئێرانیەکان وانە ئەمانە خەریکن چی ئەکەن بەرابەری سازیە کورد ئەکەن لە تەجاوز بندەسی بۆگەنی کۆڵبەری قاتربوون تا ئیتر ئێمە هەستە بە نابەرابەری نەکەین هەست ناکەین ئێمە گشتمان ڕعیەتین ئێمە گشتمان نۆکەرین ئێمە گشتمان بێعەقڵین عەقڵمان نییە ئێمە گشتمان دواکەوتگین ئێمە گشتمان نۆکەرە دنیای نەفامین وەختێ نەفامین دەرنەتیجە هەرچێکیشمان وەسەربێرن حەقە خۆمانە فقط داواکەین تخوا بۆ بەزەیتان پێمانان نایەت خۆتان نایژن بەزەی چتە قەشەنگێکە خۆتان نایژن تاوانە نێو دەوڵەتی کاورایشی بێن قەرەبوو بکەنەوە ئێوە خۆتان ئێژن دە ئیستە کە خۆتان ئێژن تخوا بەشمان بن ئەمە کێ فێرمانەکە ئەمانە فێرمانەکە کاورا تێژێ زوانە ئاخێست تێژە بۆ چون ئەو خۆی کۆیلەس زوانە سەروەری تێناگا ئەو تێد یارانە ئاخێزیش وەکو خۆی لە کوردێکی خەسیاگی بۆگەنی نەکبەتی بێعەقڵی نەفامە بەرابەر بکاتەوە ئاخێزی بۆی بەرابەر ناوێتەوە ئاخێزی ئێژێ دانیشە توخمە هێسر هێسری لیاقەتە تۆ باوکە تۆس لیاقەتە ئێمە نییە بۆ چون چمکە کوردیش لە ئێمە ئەدرێت کە ئەدرێت منیش بەرابەر ئەو مۆتەکە هێسرێکاوا خەریکە کۆڵبەریە کاورای تەماعە بێشەرەفە هاوکارە سپای پاسداران ئیستا ئێشێ من بێم خۆم پاکۆ بکەم و پاکانە بۆ خۆم بکەم کە من وەکو تۆ نییە کە من وەکو تۆ بێشەرەف و بێکەرامەت و نادروس و هێسر و قاتر نییە تا ئەم دنیا من وا تەماشانەکە بۆ ئێمە حاڵە ئەمانە خراو ئەەکەین چه اتفاقێکەکەوێ کە ئێمە حاڵە ئەمانە خراو ئەەکەین ئێمە سوورەتێکی تر لە کورد ئێرائا ئەدەین جۆرێکی تر لە کورد ئێرائا ئەدەین کەی ئینقلاب لە سەرزەمینە کوردەوارە ئەکەوێت وەختی ئەو جۆرەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئێژێت ئینسانە کوردی یعنی ئینسانە ئازادە مخەیەرە سوڵتە قبول نەکرد ئێمە لە مەفهومە کووردا لە منزەرە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە چیا بەرابەرین لە سەروەریە لە ئازادیە وەختی ئێمە لە سەروەری و لە ئازادیە بەرابەروین ئیستە نابەرابەریەکان ئەوێنی
ئیستە ئەوێنین مشتێ جوولەکەی هاوردە، مشتێ هندیە پارسی، مشتێ گورجی و ئەرمەنی و تورکە هاوردەیە بێتەعەلوقە بێ سەرزەمین هاتگنە سەرزەمینە ئێمەیان لە هەست و نەست خستگە، ئێمە کریاگین و بێ هەمە چیزە هیچ و پوچ هەمیشە شەشە وامان پێ بکەن. ئیستە تۆ نابەرابەریەکە ئەوێنیت، ئیستە کە ئەیوێنیت پێ تەحمل ناکری، تا دوێ کە تۆ بەرابەر بووی لە ڕەعیەتیە، بەرابەر بووی لە نۆکەریە، بەرابەر بووی لە بێعەقڵیە، وەلێ ئیمڕۆ تۆ بەرابەری لە سەروەریە، لەذا پێ تەحمل ناکری. کۆرپۆرێشنەکانە دنیا هاتکن ئێژن ئینسانگە لە جامعە لە ژێرە ناو شارۆمەندا لە بەرامبەرە قانونا بەرابەرن، غەڵەتە کرد. قانون تۆ قانون بەردەسازە ئینقیادگەرە لە بەرامبەرە قانونا کە بەرابەری یعنی لە عبودیەتا بەرابەری نە لە سەروەریە. زەمانێک لە کۆمەڵگایەکە ئینقلاب دروست ئەوەیە کە مەردمانێک بیرۆکەیەکیان لە بەرابەربوون لە ئازادی و سەروەریە بوێت، تا ئەو وەختە نابەرابەری بوێنن. تۆ وەختێژی گشتمان بێدەسەڵاتین و گشتمان بووگەنین و گشتمان فەقیرین و گشتمان برسین و گشتمان سپێونین و گشتمان بێعەقڵین، دێ ئێمە لەمانە بەرابەرین، ئێمە لەمانە بەرابەرین، چ بە ئێرانیەت و چ بە عێراقیەت و ئەوجار لە قیاسەتەکە ئینگلیسا، بریتانیا، ئەمریکا، ئەڵمانە، سوئێدا، فەرانسا، ژاپۆنا، ئێمە بێعەقڵین، نەزۆکین، نادانین، نەفامین، تێ هەڵدریاگین. دەرنەتیجە تو نەئەتوانی قیام بکەی بەرامبەر بە شەرایەتێکە لەم دنیا هەست. فکرەکەی کاورای ئوروپایی تۆی هاتکە ڕزگار کردگە، نەجات تیداگە لە بێعەقڵی و بەلاغەتە خۆتە. چون تۆ لە چیا بەرابەری؟ لە ئێرانیەتە، لە کۆیلەیەتیا بەرابەری، لە کوردیەتە، لە بلاحەت و دواکەوتگیە بەرابەری. ئەمانەی وا حیزب دموکرات ئێژێتی، کۆمەڵە ئێژێتی، پەکەکە ئێژێتی، پارتی ئێژێتی، یەکێتی ئێژێتی، پسپۆر ئێژێتی، قەڵەمبەدەست ئێژێتی. ئێمە لە چەمکە کووردا لە چی بەرابەرین؟ مێژوو باز ئێژێتی. لە چی بەرابەرین؟ ئیسلامی ئێژێتی. ئەجە خۆ ئێمە حەد بە شەر نەوین، تا عەرەبە عەرەبستان هەڵ فێرمانی کرد بە شەروی. دەرنەتیجە تۆ هەست بە هیچ تەغییرێک ناکەی، زەرورەتە هیچ گۆڕانێک لە خۆتا ناوێنی تۆ، چون تۆ لە چی بەرابەری؟ لە کۆیلێتی. دەی تۆ ئیستە نابەرابەرێکە لەکوێ وێنی؟ گشتی وەکو خۆت هاڕیاگن، گشتی وەکو خۆت کۆیلەن، گشتی وەکو خۆت برسین، گشتی وەکو خۆت نەفامن. وڵاتێک لە خۆت نەفامانەترە هەست. ئەمە چی اتفاقێگەخا؟ ئەمە هەموو شتێک بۆ تۆ عادیەکاتەوە، هەموو شتێک تەبیعیە. تەبیعەتەن ئەوەی وا لە سەرا هەر ئەرباب بووگە و هەر کوڕە ئەرباب بووگە و هەر گەورە بووگە و تۆ هەر بندە سووکیت و تۆ هەر تێ هەڵدریاگیت و دانیشە بۆ خۆت ئەکسەریەتە ئێوە بەرابەرن لە ڕەعیەتیە. بۆیە هیچ وەختێ قیام ناکرێت. ئەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ بووگەسۆ مۆتەکەیە مەرگە ئەمان. بۆ لە ئاخێز ئەترسن، بۆ لە ڕەوایەتە ئاخێز ئەترسن، بۆ ئەزانن حتمەن بەدەستە ئاخێز لە بەین ئەچرێت. چون ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەرابەرسازی ئەکات لە سەروەریە. بزان ئیستا لە سەرزەمین و کوردەوارە کەس حەز ناکا بێژێ من نۆکەرم و من بۆگەنم و من تخمە ڕەعیەتم و من برسیم و من کۆڵبەرم. کەس حەزی پێ ناکام، قسانەی تر ناکەن. وردە وردە دوای مەتنە ئاخێز گشتی خەریکە خۆی قرچەوە کاتەوە. چه اتفاقێکە کردی؟ مەتنە ئاخێز بەرابەری سازی کردگە لە سەروەریە. ئەمە نەبۆ دەوڵەتە ئێران کۆ ئەکرێتەوە، نەبوو بابە ئەمریکا کۆ ئەکرێتەوە، نەبوو سەگ و سوودکە نۆکەرە 10,000 کۆ ئەکرێتەوە. بۆیە ئێمە
بە ئەندازەی سوودکە جگەرێ احترام بۆ ئەوانە قائل نەبووینی وا بەخۆیانیان ئەوت کورد ڕوویان ئەکرد لە ئێمەیان و توخوا تۆزی یەواش تێمان هەڵدەن نا ئێمە لە نۆکەر و توخمە ڕەعیەت و بەچکە سواڵکەر و توخمە برسی و خائین بەرخوردە نەرمی تەکا ناکەین تۆ دوو ڕێگەت هەست یا کۆیلە کوڕە کۆیلەی نۆکەرە کوڕە نۆکەری یا وەکو ئێمە ئینسانە مخەیرە ئازادە سەروەری و ئەم بێکەرامەتی و بێشەرەفی و بچووکریاگیتە پێ تەحەموڵ ناکری یەکێکیان ئەگەر نۆکەرە کوڕە نۆکەری دەی ئێشێل بەرکەیتە دواوە و شەق ئێمەش بخۆی ئەگەر سەروەر و کوڕە سەروەری ئەشێ بێ شانە بەی لە پاڵە شانە ئێمە تا هەرچی نگریسیە لەم سەرزەمینە پاکیکەین و بژاردەیە تەرە نییە دەی لەم سەرزەمینە بالئەخەرە دەرسەدێکی بەرچاو خەڵکی واتیەکە وەکو ئێمە فکر ئەکاتۆ و حەز بە بەرابەریە لە سەروەریەتەکە ئێمە ئەکا و شانی ئەداتە پاڵت شانە ئێمە ئالەگراسە دەوڵەتە ئێران دەوڵەتە عێراق حکوومەتە حەلیمە کوردستان تووشە قەیرانە گەورە بووکە تۆ وەختێژی مەتنە ئاخێز ئەم کارکردەی هەز ئێمە دادگای ئەنفالیانمان دروست نەکردگە بکۆڕێنەوە ئێمە دادگاه ئەنفالیانمان دروست کردگە تا هاوکەرانەوە کۆیلەکەرە ئەم کوردانە بدۆزینەوە و لە وەخت خۆیە محاکمەیان کەین و لە وەخت خۆیە مەرگێکی قێزەون کە سزاواریانە پێیان بین هەم مەرگە ئیجتیماعی هەم مەرگە مێژووئی هەم مەرگە ناوی و هەم مەرگە جەستەیی ئێمە نایەڵین وەها جەریانێک بەردەوام بمێنێتەوە لە ناوە سەرزەمینە کوردان و لە ناوە کوردانە پس ئاخێزنامەی کوردان و ئەو مانیفێستە کە تێرتە دەرەوە مانیفێستی سەروەرانەی ئینسانی بەرابەر لە سەروەریە تا ئەو وەختە بە وازحی نابەرابەرەیەکان بوێنیت و چاوی پێ بکەوێت ئەمەسە ئەو گۆشە و ئەو گۆشە حساسە و زەریفەی کە ئێمە لی تێناگەین و نازانین لەکوێ خواردەگمانە نازانین جواوە ئەم سوعالە بینەوە کە ئەمسالە عەبەیە مهتەدی بۆ ئێژێمە چارە ئێران ناکەین مچەی خالدە عەزیزی و مچەی هجری و مەسعود مەسەفا و جەلال حسامەدین چارە کەس ناکەین بۆ نایکەین چون ئێمە بەرابەرین لە ڕەعیەتیە بەرابەرین لە بێعەقلیە بەرابەرین لە بووگەنیە بەرابەرین لە نەفامیە بۆی چارە کەس ناکەین بۆیە ئینقلاب ناکری تۆ توانە نییە نابەرابەریەکان دەرخەی چون تۆ بەرساختەی هاتگی اتفاقەن ئێمە بەرابەر بکەی لەمانە دەی وەختی ئاخێز مەفهومە کورد بەرابەر ئەکاتۆ سادەسازی ئەکاتۆ لە ئینسانە ئازادە سەروەرە مخەیەرە چه اتفاقی بکردی هیچ کەسی لەم دنیا ناتوانێت کورد بچوو بکاتەوە ناتوانێ هیچ نابەرابەری و تەبعیزێکی بەسەرا بسەپێنێت ناتوانێت لە تەبعیز و کۆیلەیەتی و زندانە بیهێڵێتەوە ئیمکانی نییە ناتوانێت ئەوەسە کەمەوە تەکەی مەرگیان بەسەریان و خەریکە تێت و ئەڕوا و ئەو کارەی کە ئێمە کردگمانە هیچ بۆمبێک ئەتۆمێک نەی ئەتوانی بیکات بۆ ئەمڕۆ دەوڵەتە یەهودە ئێرانی لە تاران و خۆی ناگرێتەوە چ بڕسێ بە هەمەدان دەوڵەتە خەزەریە تورکیە یەهودی خۆی لە ئەسەموڵە ناگرێتەوە چ بڕسێ بەمە جورئەت کات قاچ خاتە مەناتق قەومی ئیتنیکی مەتنا خێزە کوردەوارە سەربەخۆ وا ئەکا بۆیە ئێمە مطمئنین ئەوەی ئەیکەین کارەوە کوردە مەحسوڵە ئێمە کوردێکەکە هەڵقەیە قیود و بەندگی ئەم جەهانە ئەپسێنێت و ئاغازە ڕەهاویە ئینسان لە سەرزەمینە کوردەوارە دەست پێەکە
و بە مەچەکە ئینسانە کوردی ئەو کولەی کە ئێمە ئێژینی دەست پێەکە نایەوە خۆش